لە شاری هەولێر لە ئێستادا هەڵبژاردن بۆ سەرۆک و ئەندامانی نوێی دەستەی کارژێڕیانەی هەولێر ئەنجامەدرێ بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای پەیامنێرمان حسێن محەممەد. حسێن سڵاوی خوا دێبێ دیارە لە ئێستاە هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی دەستەی کارژێڕی یانەی هەولێر بەڕێوە چێ دوا زانیاری لای تۆ چیەوە چێ هەڵبژێرا و چێ زۆرترین دەنگی بەدەستێناوە؟ بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران. بەڵێ لە ئێستادا هەڵبژاردننی دەستەی کارژێڕیانی هەولێر لە هۆڵی پێشەوە لە نێو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە شاری هەولێر دەستی پێکردووە. هەڵبژاردنەکە لە کاتژمێر 5 دەستی پێکردووە ئەوەیەوە ئەندامانی دەستەی گشتی لە نێو هۆڵی هەڵبژاردنەکە ئامادە بوون. لە کۆی 237 کەس کە مافی دەنگدانی هەبوو 206 کەس ئامادەی دەنگدانەکە بووە. دوای ئەوەیەوە دەستەی کاتی یانەی هەولێر لەلایەن سەرۆکی پێشوو هەڵوەشێنرایەوە پرۆسەی دەنگدان دەستی پێکرد. خۆی 32 کەس خۆی کاندید کردو، بەڵام لەو 32 کەسە 8 کەس خۆی لە کاندیداتی کێشایەوە. بە هەر هۆکارێک بکە ئایا بە فشار بێ یاخود بە ئارەزومەندانە بێ، بەڵام لەسەر وچێ دەڵێ لەسەر ستەیج کشانەوەی خۆیان لە کاندیدی ڕاگەیان. پاشان ئێستا 24 کەس خۆیان کاندید کردو بۆ ئەندامانی دەستەی کارژێڕیانی هەولێر کە هەر ئەندامێکی دەستەی گشتی بۆی هەیە دەنگ بە 10 کەس بداتن. لە کۆتاییەکەی 8 کەس وەکو ئەندامانی دەستەی کارژێڕیانی هەولێر دیاری دەکرێن کە نابێت لە 5 کەس کەمتر بێتەوە لە 8 زیاتر بێ، بەڵام ئەو کەسێکەوە دەبێت ئەندامی دەستەی کارژێڕیانی هەولێر دەبێت ڕێژەی لە 150 زائیدیەکی دەنگەکان بەدەست بێنێ کە دەکاتە ڕێژەی 104 دەنگ دەبێت بەدەست بێنێ. ئینجا دەتوانێتن ببێت ئەندامی دەستەی کارژێڕیانی هەولێر. ئەگەر نا هەڵبژاردنەکە بۆ خولی دووەم درێژ دەکرێتەوە وەکو ساڵی 2020 کە ئەم بارودۆخە ڕوویدا بەشێک لە ئەندامەکان ڕێژەی دەنجی تەواویان بەدەست نێنا، بۆیە ناچار بە خولی دووەم کرا. بۆیە گۆران بەهۆیەوەی کەوا ڕێژەی ئەندامانی دەستەی گشتی زۆرە گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە. ئێستاوە پرۆسەی دەنگدانەکەیە ئەو ئەندامانەی دەستەی گشتی کە ناویان دەخوێندرێتەوە لەلایەن ستافی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە دێن دەنگەکانیان لە ناو کابینەکان دەدەن و دواتریش دەیخەنە ناو سندوقەکە دواتر پرۆسەی جاکردنەوە ئەنجام دەدرێتن. بەڵێ تەسەور و پێشبینیەکرێت چیە بەستەرۆکی بەڵێ گۆرە چیە بەستەرۆکییانەکە هەڵبژێڕێتەوە ئەوەی کە زۆر لە پێشینەیە بۆی کە بەسەرۆکی تیپەکە هەڵبژێڕێتەوە چیە؟ بەڵێ گۆران سەبارەت بە دیاریکردنی پۆستەکان ئەوە دەکەوێتە کۆبوونەوەی دەستەی کارژێڕیانەکە، بەڵام لە ئێستادا ئەندامانی دەستەی گشتی تەنها بۆیان هەیە کە دەنگ بە ئەندامانی دەستەی کارژێڕی بدەن. ئەو ئەندامانی دەستەی کارژێڕی کە هەڵبژێردران دواتر لە کۆبوونەوە لە نێوان خۆیان پۆستەکان یەکلا دەکەنەوە، بەڵام باسی چەند ناوێک دەکرێتن کەەوە بربژێری بەهێزن لەوانە سەفینکانەبی کە گەڕاوەتەوە بۆ خۆی بربژێر کردووە، وان نەبەز عەبدولحەمید کە قائمقامی ناوەندی شاری هەولێرە، وە کۆمەڵێک ناوی تریش کە وەکو باسم کرد ڕێژەی ناوەکان زۆرە کە نزیکەی 24 کەس خۆیان کاندید کردووە. بۆیە ڕێژەکە زۆرە، وەک دەڵێ لێکردنەوەی ناوەکان لە نێو هەمویان دیاریکردنی چەند شخصێک لەوانەیە ئۆچێ دڵێ ئاسان نەبێتن، بەڵام هەڵبژاردن شتەکان یەکلا دەکرێتەوە. سپاس بۆ هاوکارمان حسێن محەممەد کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی.